ناوچەی پەنجاویەک وەکۆی کە ئەعلام باسیەکاتون و دنیا و خەڵک و میدیاوانە ئەڵێن یۆفۆیە لە ئاسمانەوە هاتوونە و بە شەرێکی کەن و ئەم جۆرە شتانە نییە وجودی نییە. ئەگەر باسی یۆفۆ بکەی ئەم شتەی وەکو قابە فڕێ بە ئاسمانە و لە زۆر شۆڕ فیلمەکان کاکەمە هتلەر یەکەم کەس دروستی کرد. هتلەر دروستی کرد و فڕاندیشی و لە رووسیا لە بڵێن یەکێتی سۆڤێتە و کاتە کەوتە خوارەوە یەکێتی سۆڤێت بردی و دەستکاری کرد و تەتەوری پێکرد و ئەمریکاش لە ناوچەی پەنجاویە کەرە ئەوانەی هەیە ئەفرێتن ینی بەکار بەس بە شێوازێکی کەم بەکاری کێشانەی نییە ئەو کێشان ئەوانە هەمووی جیاوازە تەنها ئەو ناوچەیە چی تکنۆلۆژیای تازە هەیە لە چەک و لە بڵین چەکی تازە کە بەشەر بە یەکجا لە ناوبەرێ لێوێنانەیە سەر و کەرستانی کە لەو ناوچەیە هەیە یان ئەو مەستەعانەی کە لەوێ ئامادەکاری بووە چەک دروستکردن هەرچیە بەس تەنیا پەیوەندی بەوە باس پەیوەندی بەوەیە. رووسیا هیچیە لە بەرامبەر و ناوچەیە؟ باڵێ لە سیبیریا هەیە تیانیشت ئەوش ناوچەیەکی ئەوەیە ئەوش ناوچەیەکی ئەوەیە لە سیبیریا هاتاک و بڵین لە شەستەکان و هەفتاکانیش فڕۆکەی یوتوب ئەمەی سی خوڕی کەویستی بگاتە سەر و ناوچەیە بزانێ ڕووس بە تەمای چییە خستیانە خوارەوە یان نایانە خوارەوە